لەگەڵ بەشی سێهەمە بین لە ڕەتدانەوەم لە مامۆستا عەبدولەتیف مەدخەلی. ئەم جارە دەربارەی خاڵێک لەو خاڵانەی کە ئیسارەی کردبوو بۆ بەرگریکردن لە تاغوتان و هەروها لە پێشمەرگە بە وسیفەتەی کە ناشێ پێیان بوترێ مرتد، و ئەمە طبعاً بەتەکید تەفسیلاتێکی زۆر باشی ئەوێ، و من ئینشاءالله جوابەکانیشی هەر لە سەلەفیەکان خۆیانەوە ئەدەمەوە سەرچاوی سەلەفیەکان، بەڵام باجارە دەقەکەی ئەو بخەمەوە پێش چاوتان. مامۆستا عەبدولەتیف ئەڵێ دەربارەی پێشمەرگە، ئەڵێ تۆ پێت وایە ئەم هەموو پێشمەرگەیە کە دیفاعەکەن بە مەجهول، کە دیفاعەکەن ئەمانە مرتدن، بۆ تۆ چاک نازانی ئەمانە خۆ دیفاع لە عەلمانیەت ناکەن، نەچوون سنگی خۆیان بە گولەوە بنێن بڵێن ئێمە هاتوین دەمانەوێت عەلمانیەت بچەسپێت و ئیسلام نەمێنێ. بەڵێ هەر کەسێک بیەوێ عەلمانیەت کە لا دینی و بێدینیە سەرکەوێ و ئیسلام ژێرکەوێ، بەڵێ وەڵام من دەڵێم مرتد. ئەمە قسەی خۆیەتی زۆر کافیشە، دەلیلێکی بەسە بۆ ئەوەی کە لە دادگایەکی شەرعیە حکمی بدرێ بەسەر. اینجا تکراریەکات، هەر کەسێک بیەوێ لا دینی سەرکەوێ و ئیسلام کە دینی خوایە ژێرکەوێ وەڵام مرتدە. بەڵام وەرە بۆچی ناچیت پرسیارەکەی لە پێشمەرگە پرسیار بکەی لە پێشمەرگە، ئایا پێشمەرگە بۆ ئەوە چۆتە جەنگ، بۆ ئەوە دیفاع لە کەرکووکەکەن، بۆ ئەوە کە دینی خوا نەمێنێ، بۆ ئەوەی کە دینی خوا ژێرکەوێت و بێدینی و کوفر سەرکەوێ؟ تۆ زۆر بە هەڵەدا چوویت بە منەڵێ، تۆبە بکە و بگەڕێرەوە لای خوای پەروەردگار. من طبعا نەبێ بە سینە فراوانیەوە قسەی وەربگرم، خوا جزای بداتەوە کە بڵێ تۆبە بکە و بگەڕێرەوە لای خوای گەورە. ئەمە نەسیحەتی ئینسانی مسلمانە بۆ هەموو کەس، چونکە خوای گەورە فەرمێ وەتوبوا إلى الله. ئەم برا بەڕێزە یان لێی تێک چووە یان جاهیلە کە زیاتر ئەوەی بۆ دائەنێم کە ئەم مۆزوعانە نازانێت، چونکە نەچۆتە زۆر تەفسیلاتی ئەم شتانەوە. بەڵام لە لایەکی تریشەوە کە ئەڵێم ئەمە پێشڕەوێکی مەدخەلیە، ممکن نییە ئەمە بێ ئاگابێ لە کتێبەکانی محەممەد بن عەبدولوەهاب و لە سولەیمانی کوڕی عەبدوڵڵای کوڕی محەممەد بن عەبدولوەهاب و لە شێخ عەبدوللەطیفی کوڕی حەسەنی کوڕی محەممەد بن عەبدولوەهاب و لە حەمەد بن عەتیق و لە حەمەد بن ناصر و لە ئەبابتین و لەمانەی ترکە باسی ئەم وەلا و بەڕایان هەموو کردو. چونکە لەم مەوزوعەیە کە مامۆستا عەبدولەتیف تێکەڵی کردوون، یا نازانێ یان چاواشەکاری تیا کردووە، ئەوەش هەردێمە سەری دوایی لە شەرحکردنی کەلیمەی موهالاتە. یەکیان وەلائە، یەکیان تەوەلیە. لە ئاەتەکانی قورئانە هەمووی بە ڕۆشن و واضحی شەرحی کردوون. ئەنجا دێتە سەرباسی مودارات و مداهەنە. مودارات شتێکە و مداهەنە شتێکی ترە، بە مداهەنەکە پێی کافرە بێ. جا ئێستا بەس بیرخستنەوەیکی ئەەکەم و ئیشارەتی بۆ کتێبێک پێ ئەدەم کە ساڵح بن فەوزانی مامۆستای خۆیان شەرحی کردوتەوە. هیوادارم ئەقلی پێی بشکێ و دیندارێتیەکەشی ئەوەندە پاڵی پێوەنێ کە بچێ ئەو کتێبە بخوێنێتەوە. ئەو بەڕێزە خۆشی و سەلەفیەکانی تریش ئەزانن کە سولەیمانی کوڕی عەبدوڵڵای کوڕی محەممەدی کوڕی عەبدولوەهاب ڕەحیمەه الله، ڕەحمەت لە هەموویان هەموو، چکە سولەیمانیش عالم بوو، عەبدوڵڵای باوکیشی عالم بوو، باپیریشی کە محەممەدا عالم بوو، عەبدولوەهابیش ڕەحیمەه الله هەر عالم بوو، هەر چواریان سولالەیەکی زێڕینی ئەهلی عیلم و تەوحید. ئەگەرچی ئەمە پێمان وایە تەوحیدەکە ناقسە لەبەرەوەی تەسلیم بە ئال سعود بوو. ئەم شێخ سولەیمانە بەڕێزە تەلەبەی شەوکانیە. ساڵی 1812 کە جەیشی عوسمانی، جەیشی ئیبراهیم پاشا کە کوڕی محەممەد عەلی پاشای والی میسر بوو، عەرەبستان و جزیرە و حیجازیش سەر بە میسر بوون وەکو ویلایەت. ئەو تەمەڕودانەی کە ڕوویەدا دەوڵەتی عوسمانی بە تاکید دژی وەستایە، هەروەکو ئەو هەموو ئیمارەتە کوردیانە و شۆڕشە کوردیانە کە دروست بوون، یان لە ئەلبانیا یان لە یەمەن یان لە شوێنەکانی تر. ئەم شێخ سولەیمانە بەڕێزەیەکێک کە لەوانەی کە بەم دەستی ئەم جەیشی ئەهلی شرکی قیباب و قوبور، ئەوان وای پێڵێن، شەهید کرا. گیرا هێنایانە سەر گۆڕستانەکە لە درعیە، لە دواوە جوندەکان پێکەوە هەموو بەجارێک تەقیان لێ کرد و لەشی هەپرون بە هەپرون بوو.
ئەم پیاوە بەڕێزە کتێبێکی زۆر مەشهوری هەیە کە خەڵک زۆر خوێندویانە، ناوی تەیسیر العەزیز الحەمیدە لە شەرحی کتاب التەوحیدی باپیری خۆیەتی. کتێبێکی تری هەیە ناوی الدلائل في موالاة أهل الإشراك. ئەمەش کتێبێکە کەوتم صالح بن فەوزان شەرحی کردووە. ئەگەر خوای گەورە عمری دا و هاتمە سەر باسی وەلا و بەڕائەکە بە تەفسیل ئەیکەم بە دوو بەشەوە. بەشێکیان بۆ ئیخوانەکانیشە، بۆ ئەو مەشرب ئیخوانیانش کە هەموو کەسێکیان هەر پێ موئمینە و بۆیە بن بە جوندی، وەکو سەید ئەحمەدی پێنجوێنی کە بوو بە جوندی لە حیزبی بەحس و بۆ جەیشی عراقی لە کاتی شەڕی عراق و ئێرانە. بینیشمان لە جەبهەکانی پارتیش ماشەڵڵا لە پێشەوەی ئەوڵێ واجبێکی ئەخلاقیمە. ئەو پیاوە بەڕێزەی کە ئەم کتێبەی داناوە، سولەیمانی کوڕی عەبدوڵڵای کوڕی محەممەدی کوڕی عەبدولوەهاب، لە سەرەتاوە ئەڵێ أفرمه: بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين. اعلم رحمك الله أن الإنسان إذا أظهر للمشركين الموافقة على دينهم خوفا منهم ومداراة لهم ومداهنة لدفع شرهم فإنه كافر مثلهم، وإن كان يكره دينهم ويبغضهم ويحب الإسلام والمسلمين. أجرشي حالي شيئا هذا إذا لم يقع منه إلا ذلك، فكيف إذا كان في دار منعة واستدعى بهم ودخل في طاعتهم وأظهر الموافقة على دينهم الباطل. بۆ بەڕێزانەش یەکەم بە کوردی کە عەرەبیەکەیان زۆر باش نییە. دوای بسم الله والحمد لله فەرمێم ئەوە بزانە ڕەحمەتی خوا لێ بە کە ئینسان مەبەستی طبعا مسلمانە ئەگەر ڕەزامەندی بۆ مشریکان دەربڕی دەربارەی دینەکەیان، ئەو مەنهەج و دید و ڕێبازەی لەسەری لە ترسان یان وەکو مدارات و ماستاو بۆکردن یان مداهەنە واتە ڕۆیشتووە لەگەڵیان و سەربەوانە بۆ ئەوەی کە خراپەکەیان لە خۆی دوورخاتەوە، فإنه كافر مثلهم، ئەویش کافرە وەکو ئەوان. ئەگەر چی دینەکەشیانە بغزێنێ، ئەگەر چی خۆشیانە بغزێنێ، ئەگەر چی ئیسلامیشی خۆشەوێ، ئەگەر چی مسلمانانیشی خۆش بێ، مادام ئەمە لێوەی دەرکەوتۆ لێوەی ڕوویداوە. ئەمما ئەگەر کەسێک خۆی لە وڵاتێکایە کە لە ئەمانایە، وەکو ئەو زەمانەی وەهابیەکان ئیمارەتی خۆیان هەبوو، باس لێکێکی ترەکە کە ڕۆیشتووە وەکو قەبیلە و جەماعەتە مخالیفەکانی تر جەیشی عوسمانی هێناوەتە سەریان. جامە باسی جەیشی عوسمانیە. ئەفەرمێ وەستەدعا بیهم، بانگی کردوونەتە سەر، یعنی خۆی بەهێز کردووە بەوان بۆ ئەوی بێتەوە سەر جەماعەتی وەهابیەکان، ودخل في طاعتهم، سمع طاعی بۆ ئەوان دەربڕیوە بۆ جەیشەکەیان، وأظهر الموافقة على دينهم الباطل. زانن دید و تصورات دولة عثمانية كشيناو ناوتو دينهم الباطل. انجا ناوي شيناون بيشي فرمون وتوتي أمانة كافر ابن بم إيشيان. جا تماشاي أمكنو تماشاي حالي بيجمرقا كانوا مسؤوليني بارتيويتشيتي كاحتلاليان هنا موافق بونو رەزامەندیان دەربڕی و لە ئەنساریان دا پێش ئەوەی احتیلال بێ بۆ ئەوی بە ئەمانەوە بێ، بۆی بوون بە جوندی و نزیکەکانی مەسعود بەرزانیش هەر خۆیان بە دەستی تاغوتانی ئەمریکی کوژرا. ئەمانە خوێنیان لەگەڵ خوێنی سەلیبیەکانە تێکەڵ بوو. هەر شێخ سولەیمان دیسان ئەفەرمێ لە مەقتەعێکی تریە دەربارەی ئەوانە ئەفەرمێ وأعانهم عليه بالنصرة والمال، ئەگەر یارمەتی دەری ئەو داگیرکەرانە بوو بە سەرخستن و بە سامان، ئەمانە هەموو نەوتەکەیان خستە بەردەستیان. مام ڕۆستەم لە مقابلەکەی لیڤینیا ئەڵێ کاتێک ئێمە چووینە کەرکووکمان پاکسازی کرد، احتلال هاتووتیان کاکەیەوە ئیشتان تەوا بوو فەرموو بڕۆنەوە. کەرکووکیش تەقەیتیان نەکرا، کەرکووکیش هیچ شوێنێکیان نەسووتان، چونکە وەزارەتی نەوت و کەرکووکیش هەموو ئەو شوێنە نەوتیانە هەمووی مەحفوظ مایەوە بۆ ئەوەی ئەم سەروەت و سامانە بکەوێتە بەردەستی احتلال و دوایی بیدا بەو کلکانەی کە تاغوتن کە پارتی وێچێتین و ئەوانە بۆ ئەوەی خوێنی مسلمانانیان بە هەدەر بردووە و هەروە سامانەکەشیان تەقدیم بەوان کرد. پاشانە فەرمێ وأعانهم عليه بالنصرة والمال ووالاهم وقطع الموالاة بينه وبين المسلمين. بەو شێوەیە لایەنگیری و پشتیوانی بۆ ئەوان دەربڕیوە و لە هەمان کاتیشا پشتی لە مسلمانان کردووە
وصار من جنود الشرك والقباب وأهلها. أنجابوا با سربازي يعني شوت الريزي سربازاني شركو قومزو يعني قمتو وكو هولير وأهلها وأهل الشرك أهل قمتك بعدما كان من جنود الإخلاص والتوحيد وأهله. دعاء أويك خويل شوينك وكلا ضمن أهل توحيد أبوا ناوتشكي ناوتشي أمان دار الإسلام يقبوا وحكم شرعي شي بسره أبوا بلان روشتوه أوبروا. فإن هذا لا يشك مسلم أنه كافر من أشد الناس عداوة لله ورسوله. أما هيج مسلمان قماني لونيك خرابترين كسا كدوش من دارتي خواي قورو بيغمري خواك عليه الصلاة والسلام. ولا يستثنى من ذلك إلا المكره كس لما لا نادر لم حكمه إلا أو كسيك ناچار كراوة دعاء شرعي ناچار كافر ما وهو الذي استولى عليه المشركون فيقولون له اكفر أو افعل كذا وإلا فعلنا بك وقتلناك. أما أو كسيك ناچار كراوة بويك ألن أتكوجين قروانكي أو حكمي تري هيك أو ولا دانا نايكا بكافر كوابو أبي أبو بزاني نجا من وسيتي شمو ما مستر عبد اللطيف هو بقرأته سلام كتابي دلائل وهروا كتابي فتح المجيدي شيخ عبد اللطيف بن حسن قرأته سر كتابي توحيدك خوشي لشرحياتي أما أبينيتوا أقر خوي لقمرانك. الشيخ عبد اللطيف بن حسن كهركو رزاي محمد بن عبد الوهاب رحمه الله أفرميه أمشي أنا من كتابه هنا عيون الرسائل والأجوبة عن المسائل مجلد دوهم لا فرح وسط بنجاحوت أفرميه شو أفرميه عبد اللطيف يكون عبد الرحمن يكون حسن. والمرء قد يكره الشرك ويحب التوحيد ولكن يأتيه الخلل من جهة عدم البراءة من أهل الشرك وترك موالاة أهل التوحيد ونصرتهم فيكون متبعا لهواه داخلا من الشرك في شعب تهدم ما بناه تاركا من التوحيد أصولا وشعبا لا يستقيم معها إيمانه الذي ارتضاه مولاه ولا يحب ولا يبغض لله ولا يعادي ولا يوالي لجلال من أنشأه وسواه وكل هذا يؤخذ من شهادة أن لا إله إلا الله. أفرمي كسك أشياء شرك ببغزينه والتوحيد شي خوش به بلام خللكي لولا ينوبو هاتوا كبراءتي لمشركين درنا بريو تبراينا كردوا لي وأهل توحيد دوستايتي أهل توحيد وازلي هنا وسرخستنو بشتواني ليكردني أهل توحيد وازلي هنا فيكون متبعا لهواه أو كاتواي ليدي أبي بشون كوتوي هواه هوسي أو ما بس شي لبي أويك أرأيت من اتخذ إلهه هواه خلشك هيك هواه هوسي خوي أبي بخواي شو شون كوتنا كي هرشون كوتني هواه هوسي داخلا من الشرك في شعب تهدم وما بناه شو تناو الشرك يكوا كهربو اللقوبو باني شركك همو أوانا الرخينتو كبيش درب توحيدك بيناي كردو يعني أشياء إيمان دار بو بي كابرا مسلمانة بيش مرقايت يكي مسلمانة ونيجي كردوها اللي مزقوتو جمعة وجماعة بلام كبوبة بيش مرقبوبة ملحد بوبة مرتد كافر بوتو لبروي ولا إداوة بو حزب علماني كشو الرج علمانية بلاوكاتو دجايتي ديني خواي قوراك وأودو طاغوتي بارتي ويشيتيش بو خوان ككافر بون بولا أي كداويانا بصليبيا كانوا هتا إستاج باشان يعني تصور كان عزيزاني من أم علماءنا شيخ محمد بن عبد الوهاب كخوي هاد بعام لسر موالات قسي كردو دعاء سليماني كوري عبد الله كخويش يبو لواني برقريان لدرعية كردو باشان وتمشون كشرا وعبد اللطيف يكون عبد الرحمن يكون حسني محمدي بن عبد الوهاب كصاحب كتاب فتح المجيد بهمان شو أم علماءنا خويان كباسيان لدار الإسلام كي خويان كردوتو كدرستيان كردوا كجيش عثماني هاتو تسريان بمشي ويرديان لداوتو جيش كشيان بكافر زاني ودولة كشيان بكافر زاني
و هەر کەسێکیش لە قەبیلەکانی تری خەسمی ئال سعود کە ڕۆیشتون بۆ لای ئەوان تەنانەت یەکێکیان هەر لە ئال سعود خۆیەتی ناویشی سعودە دوای پەیوەندیەکە بە مەدحەت پاشاوە بە مرتەدیان داناوت کە پەیوەندی لەگەڵ دەوڵەتی عوسمانی ئابەست. ئاوا من دوای دەلیلەکان بە مامۆستا عەبدولەتیف ئەڵێمەوە بگەڕێنەوە سەر ئەو کتێوی الدەلائیلەکە هی سولەیمانی کوڕی عەبدوڵڵا، بگەڕێنەوە سەر فەتح المەجید هی عەبدولەتیفی کوڕی عەبدوڕەحمانی کوڕی حەسەن، بگەڕێنەوە سەر الموالاة في أهل النجاة والفكاك في موالاة أهل الردة والإشراك هي حمد بن عتيق، بقرر سر أم كتاباني بيخرر أنجابوا أو إلا روي سلفيتي كي خوتو بزاني ولا أبراء كتشون بزانة چندش لي دوري أم سرخستني خلشي كافر ومحارب بإسلام تشونا دروية لإسلام چونك هر الإمام محمد بن عبد الوهاب لنواقض العشرة كيا أفرمي مظاهرة المشركين، مظاهرة المشركين بجيري كردنيانا ولا موالاة كردنيان بريتيلا الحب والنصرة أنجا دعاء أوانش باسيان كردوتو كأفرمون للدليا أي أن بغزينه نايا بلان بكرده ولا خزمتيانا سيد قطب رحمتي خالي بك خوشي شتناوي بلان بابود بين مو سيد قطب رحمتي خالي بأفرمه الذين يحاربون الطاغوت نظريا هم يمدونه بعوامل البقاء من وقت ومال أو كسانيك دجايتي طاغوتك بقسة بنظري أو أنا لا حقيقة يارمتيت ما نوي طاغوتك أدن بكات مالي خويا ويقول مني شو إيوش هدايات بدا وبرشامان روشن كابا نوري خوي لقرآن كي تيمان جينو بي كابا بهاري ظلمان ويقول هدايات ما بدا وسينما بركا لخوش ويستي توحيد وأهل توحيد بو مسلمانانش نرمونيان مانكا بو كافرانش تندوتيش خوای رحم بۆ پێشمەرگانشکە کە ئیمان لە دڵیان ناماوە هیدایەتیان بدە واز لە پێشمەرگایەتەکەیان بێن و بگەڕێنەوە سەر دینەکەی تۆ وازی لێ بێن و تۆش یارمەتی دەریان بۆ ڕزقیان بدە لە غەیری ئەو ڕزقە حرام و سوحتەی کە لەوێەوە هەم ئیمانیان لەدەست دەچێ هەم نابود بوون. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.